ئێستا ئەو منەزەماتە خێریانە هەیە کە ئەگە بتەوێ خێرێک بکە ینی بنێری لە بۆ لای سۆماڵ و ئەفریقیا ئەو جیانیا غەزە جەمە مستا ئەگەر زۆر کەسێ دەرێنا لەناو وڵاتەکەی خۆت بکەی باشترە بەس لە کاتێکە ئەوان زۆر فەقیرن وانە لەنە وڵاتی خۆمان نییە وای یەکجار بمری لە برسە بەتاکید ئەمە دارفۆرە سۆدانە کۆمەڵی شوێن هەیە خەڵک مناڵ لە برسە ئەمرێت تووشی بەدخۆراکی بووە تەنانەت لە یەمەنیش بۆیە ئەگەر موسڵمانێ بتوانێت لێرەوە هاوکاریان بگەێنێتە دەست ئەمە خێرێکی زۆر گەورەیە ئێستا هەیە خراو هەیە زۆر ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا يك ماڵێ يك مناڵێ يك نفسێ لە مردن ڕزگارکەی وەگەوایە تەواوی بەشەریەتت لە مردن ڕزگار کردبێت بۆیە ئێمە الحەمدولله وڵاتی خۆمان نەگەیشتە ئەو حاڵەتەی کە مناڵ لە برسا بمرێ یعنی خەڵک بکەوێتە سەرجادا و باش حزم و کەس و کار ئاگایان لە فەقیر و فوقەرا ئەبێ و مسلمانانی مزگەوت الحەمدولله چاوکراون فەقیرێ ببینن دەستکە هاوکاری بۆ ئەبەن ئەگەر هاوکاریەک هەبێت بتوانن بیگێرن بە دەستێکی ئەمین بیبا بۆ وڵاتانە شتێکی باش ئەکەن خۆی گەورە خێرتان بنووسێت.